هەندێک جار بە تایبەت لە نمونەی ئەم کۆمەڵگایانی وەکو ئێمە کۆمەڵگەی کوردی هەندێک جار هیچ دەقێکی ئاینی نییە لەبارەی بوون بە ئاینکردنی یان بە بوون بە سونەتکردنی یان بە بوون بە فەرزکردنی هەندێک شت کە ئەوە کلتورە کردوێتی. لە یەکێک لە بەرنامەکانمان باسی ئەومان کرد کە وشەی پێشگری حاجی بە ئەو کەسەی کە ئەچێ بۆ حەج هیچ دەقێکی ئاینی لەبارەوە نییە، بەڵام بە کلتور کاتێک منەچم بۆ حەج ئیتر کە هاتمەوە پێم وترێ حاجی دەروون. هەڵبەتە بابەتەکە بابەتێکی زۆر ئاڵۆز و زۆر ئەوە نییە، بەڵام وەکو نمونەیەکی سادە هێنامەوە کە زۆر شت هەیە لە کۆمەڵگەی کوردیە کلتور کردوێتی بەدین ئەگەر ناخۆی لە دینان نییە. با یەکسەر دەست پێ بکەین بۆی کە من زیاتر نەڕۆم لەسەر و بابەت فەرموو. بەڵێ بابەتی کلتور و دین لە ڕاستیە ئێمە علاقەیەک لە بینی کلتور و دینە هەیە، علاقەکەی پێوترێ علاقەی عموم و خصوص من وجه، یعنی ئێمە چوار پەیوەندیمان لە بین شتەکان هەیە، یان دژ یەکن قەت لە هیچا کۆ نابنەوە، یا هەردووکیان وەکو یەکن ئەوە پێوترێ متەساوی، هەردووکیان یەکشتن ئەمە علاقەی دووەم، یان ئەوەتانێ شتەکە ئەوەندە بچووکە لە ناو هەموو ئەوە کۆ ئەبێتەوە پێوترێ عموم و خصوصی مطلق، یعنی ئەم هەمووی ئەمە لە ناو ئەوایە، یعنی هەر شتێک بوو لەمە بەشێکە لەو، یان ئەوەتانێن دوو بەشی جیاوازن واتە پێوترێ عموم و خصوص من وجه، ئەم لە لایەنێک وەجیای ئەمیش لە لایەنێک وەجیای، بەڵام لە هەندێک لایەنە کۆ ئەبنەوە. ئەم علاقە لە بینی دینە کە پێوترێ علاقەی عموم و خصوص من وجه، مصطلحەکە منطقی بوو نەمزانی ئەم بابەتەم لێ پرسی بۆیە ئامادەم نەکرد. بریتە لەوەی کەوا هەندێک عادات و تەقالید هەیە لە دینی شایەکە گرێتەوە، هەندێک عادات و تەقالیدمان هەیە لە دین نییە بگرە بەرامبەری دینە، هەندێک بابەتی دینیمان هەیە بەرامبەری عادات و تەقالیدە و هەر حاڵ ئەوایە بەم شێوازە شتەکان لە یەک جیا باشە نمونە هەیە، ینی هەندێک نمونەی زین و لە ناو کۆمەڵگەی کوردیە کە بۆ نمونە لە قورئانە خۆی گەورە مێهرەبان لە ناو عەرەبە عادەتێک هەبووە جارە نەگەر کەسێک بڕایە بۆ چەند تەفسیرێک هەیە بۆ ئاەتە خوا لە قورئانە فەرمێ وەلەیسە البر بأن تأتوا البيوت من ظهورها ولكن البر من اتقى وأتوا البيوت من أبوابها. أو آياتا دابەزیوە ئەڵەن لە جاهلیەتە عادەتیان وا بووە، خەڵک کلتوری وا بووە ئەچوون بۆ ئیشەکە، لە ئیشەکە سەرکەوتونە بۆیان لە دەرگاوە نەهاتنە ژوورە، بەسەر دیوارە لە پشتەوە ئاهاتنە ژوورەوە، کلتور بووە لە ناویان و ئەوەیشیان وای لاتۆ کەمەکەمە وەکو دینی پێهاتۆ لە ناو کۆمەلگاکە. کاتێ بەم شێوازە بووەتە دین ناو کۆمەلگا، خوا لە قورئانە فەرمێ بر و چاکەکاری، طبعاەوەی کێک بوو لە سەحابەکان وتی یا رسول الله ئینی رەجل ئەحمەس، یعنی کەسێکم متشددم بۆ دین، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەحمەس بی ئەحمەس نەبی ئەمە دینمانێکێکە تۆ تونەیگریانە، دوای خوا و ئاەتەی دابەزان فەرمووی وأتوا البيوت من أبوابها، فەرمووی لە دەرگاوە بچنە ژوورە، پێویست ناکە ئەو عادەت و تەقالید عادەت و تەقالیدێکە پەیوەندی بە دینەوە نییە، خۆتان لە ناو خۆتانە کردوونەتە عادەت و تەقالید. لەبەر ئەوە فەرمووی وەلەیسە البر بأن تأتوا البيوت من ظهورها، ئەوە چاکە و عیبادەت نییە. بۆیە یەک خاڵ هەیە زۆر گرنگە لەم بابەتە، مەبەستمەوەیە کە ڕوونی بکەمەوە، ئەوەتانێک کە بابەتێک لە ناو کۆمەلگایە ئەگەر عادەت بوو خەڵک مەسەلەن بۆ نمونە جلوبەرگەکەی نەبەر، ئەگەر من لە ناو خەڵکەوا بڵاویکەمەوە کە ئەم جلوبەرگە عیبادەتە، ئەم شێوازە جلوبەرگە خەڵک بیکە عیبادەتە بیکاتە بەر، ئەوە لە دینە ڕەدەکرێتەوە کاتێک کە ئەسڵی لە دینا نەبێ. بەڵام ئەگەر عادەت و تەقالید مەسەل بۆ نمونەی سێژەمە نان خواردن لە ناو عادەت و تەقالیدیەمایە، دین هیچ دژایەتێکی لەگەڵ نایەرێ. مەسەل بۆ نمونەی ئێمە سێژەم نان خواردنمانەیە، وارد نییە لە سەدەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سێژەم نان خواردن بوو بێ. خەڵک کاتێک پێویستی بۆ خواردنێکەوە لە ماڵە خورمایەکی خواردەوە یانەی خواردەوە تەواو، بەڵام ئێمە عاداتێکمانەیە بەیانیان خەڵک نانی بەیانیە خوا دوای نیوەڕۆ دوای ئێوارە، ئەمە عاداتێکە ئەگەر خەڵک من بێم بە ناوی دینەوە بڵێم کاکە سێژەم خواردنمان هەیە لە ڕۆژێکە، هەر کەسێک نەیکا گوناحبارە بێ ئەو کاتە دین ڕەفزیەکاتەوە. باشە شتێکەیە کە تۆ بەدڵە نەبێ کلتور کردبێتیە ناو دینەوە لە کوردستانە؟ شت زۆرەکەوە لە ناو کۆمەلگای ئێمە مەسەلەن بۆ ینی خەڵک وەکو دین بەکاری دێنێ، هەندێک
طقوسی خۆ نواندن مەسەلەن بۆ نمونە وەکو بۆ نمونە بانگخوازی بۆ نمونە بانگخوازی لایەنێکی تیا هەیە لە دینا نییە ئەوەتانێک کە مەسەلەن بۆ منە لایەنی ئەوەی کە کەسانێک دێ خۆیانەکەنە بانگخواز وازانن بانگخواز ڕەمزی ینی ئەبێت تۆ بانگخواز بە ئینجا ئەتوانی هەندێک پەیامت لە دینا بگەیە بۆ نمونە ئیسە لە ناو سۆشیال میدیا و وەسایل هەیە کۆمەڵی خەڵک پیا بوون بە ناوی بانگخوازیەوە پیا بوون لە کاتێکە نە دینیان خوێندووە نە ئیسلامیان خوێندووە نە عیبادەت و ئەوانە فێر بوونە لە کتێبێکەوە ڕاستەوخۆ هاتوون بە ناوی بانگخوازیوە یعنی خۆیان وەکو لایەنێکی دینی ئەنوێنن ئەمانە دەرکەوتنی کللتوریە زیاتر تابێژی دینی یعنی چۆنەڵی بۆ بە کللتور ئەبێ مامۆسایەکی ئاینی لە سۆشال میدیاشە تەواجودی هەبێ ئەگەر نەیبێ یا ماڵسەر ئەوە یەکێکە لەوانە مەسەرەی چێکە لەوانە یەکێکە لەوانە مەسەرن مامۆسای ئاینیە کللتور وایە کە دەرکەوێت لە سۆشیال میدیا ئیلا ئەبێ خۆی دەرخا یان بەعکسەوە کەسێکەکەی مامۆسای ئاینی نییە ئەبێ خۆی تەمسیلی مانخوازێک کا بەوەی دین بە ناوی دینەوە قسە بکەمانە کۆمەڵە کللتوری مخالفی دینە باش هەڵبەتە بۆیە بە حاجەکە یعنی دەسم پێکرد هیوادارم هیچ حاجێکی بەڕێز نیگەران نەبێت لەم شتە خۆ پێشگرێکی خوانەخواستە خراپ نییە چۆن جار لاوچی لە خۆشەویستیان من بە تۆ بڵم خاڵە محەممەد وەنیە خۆ هیچ خراپیی تیانە وەنیە بۆیە ینی هەر بۆ بەرچاوڕوونی ئێوان لە تەواوی سیرە لەگەڵ دکتۆری شاباسمان کردیانی لە هیچ شوێنەکان نییە بە بڕزای خوای لێبێ ئەبوو بەکری سەدیق وتبێ حاجی ئەبوو بەکر و بە حاجی عومەر وترابێ حاجی عومەر و حاجی عەلی و بەڕاستی هەر بۆ بەرچاوڕوونی ینی خوا نەخواستە نیگەرانیەک دروست نەکە دکتۆر هەمیشە لە باوەڕنەماوە تۆ دەستکاری شوێنێکمانەکەی کە حقیقەتیشی تایە و هەندێک جار نیگەرانیش دروستەکە بەڵام خوا ئەو بوێری تۆمان لێ نەسەنێ بۆ ئیسلاحی کۆمەڵایەتی بەڕاستی چی هەیە لە ناو کللتور و لە ناو دابوونەری تاکە ئاین باسی نەکردووە کە پێش هەر کەسێک تۆی بێتاقەت کرد بێت تۆی عەزیەتدا بێ ئیسلام و مسلمانانی بە جۆرێک لە جۆرەکان وێنەیەکی نادروستی شانی دەرەوە دیابێت چی هەیە؟ قالك سباس كاك دارون دسبيكي دا جراستي بيويستا ما هن تشتا بدنا ديار كرن باش تعريفي بكن باش فبو او يكاجي من داخوازي آلي كاري دكتور خاني جي دخوازم يا آلي كاري من بكي من تصوري مدى سيتشت هنا ما بحسي بكن كلتور وشانت تعريفي باشا. بكن باشا دين فقه باش ومن تجاوزي حد يخونكم بري كم سؤال دكتور خاني كلتور تشيا بكورتاي حقيقة متى بكورتاي ئەبێت دوو چت لەبەرا بە کورتی بێژم دین ئەمرێکی مقدسی قودسی ئەقلانی و بە ئیسلاح بۆ هاتووە بۆ ڕاگررتنی کەرامەتی مرۆڤ کە ڕێی چوون و چرایەتیانیە و پرس و جوابینیە و مطلق دەستەکان خۆش سنەت شێوەی ژیانی ئەو خەڵکەسە لەو دۆخە بۆی بتوانن ژیانیان بەرەو پێش بوون لە پێشوو باشتر ئەمە بوو بە تێگەیشتنێک بەو کەسەیش نازانێ بۆ ئەوێتە کولتور یعنی کولتور سنەت عەقڵدایەنا کولتور خەڵک پاشێکەون و بێوە بزانن بۆ وابزانم ديمك من تكارم بيجم كلتور تشاند مجموعك عادات وتقاليد إنسان جبيئتي خواج محيطي خواج دردوري خوا وردقري دوم طبيعتي أو كلتورة أو شاندا بالي ونيا بلي يعني سؤالي من دوم آيات نورمالة طبيعية برسف بدم بيجم كلتور وشان طبيعتي خوجي وقوتي قهرتن لغوري زمان ومكان بله تمام باش دين عكسي أوا دين أمري خوايا وحيا ثابتة ناي قهرتن نلقوري زمان نلقوري مكان 1400 سال پێش ئێستا هر نصوصي دين أو نصوص هر قرآني بيروز هر سنتي بيخنبر عليه الصلاة والسلام هر أو نصوص ممكن نينا بقهرتن أو بودو كلتور تناسكر تفا ديني جي ناسكر تماما باش ما يسيم سيم فقه فهم علماء وإمام وملاب أو نص دينية ها أو فهم علماء فهمك بشرية أو جي قلق جارة من كلتورة تيقو هرتن لغوري زمان ومكان ديمك تيكليل كودة تشيدبي تيكليل ندنا بين كلتور ودين دا تشيدبي تيكليل نا بين كلتور وفقهي دا تشيدبي
باعتبار دين ثابتة دين هاتوا قالك عاداتي زماني قديم عربة هيا ديني قبول كريا ودرباسي كريا برزقريكي مال كودريا وقت يقول تيكلي دكافينا بين أمد بيجن بصادي أم بيقول كل تيكلي نابينا كلتور الدين ديا قالك كاستيناغهن فرق جداهيد نابينا دين وفقه ديا حقيقة أوا كلتور تيكلي فقه دبي فقه بنافي دين بنافي إسلام بنافي شريعة ناس كرن بو خلق تي بلا كرن قولا أو تيكلي بوا أو زحمتي كي درزدكي برزقريكي ما قالك جارا هن تشتي كلتوري هنا ثقافي هنا تقول كوملقهي مي كردستان نال كردستان تانيل سراسري الدنيا سراسري كوملقهي المسلمان ناف كلتوري عرب هذا ترك هذا فارس هذا كرداجي هم وقا ملتانا هن تشتي عادات وتقاليد وكلتور هنا هاتنا بلا كرن بناف جفاك ده بشكل شمايلي فقهي يعني ديني پردكي ديني بيدا هاتيه كرن مقصد وغاية جي او بو خاطري بيبلا كرن مقصد وغاية جي او بو خاطري بردوامية او كلتور وعادات مقصد بهاتيه قبول كرن بو قبول كرني او كلتور وعادات وقالك جاراجي هيا او كلتورة او عادة احتمال جانبي باش بي بيويستا قو آين بيش بتتبجرة خزمت بكي لبداخوا جاراجي هيا او كلتور او عادات بافو قال كسم بريمة بو زماني خوا بو برجواندي احتماله هن جفاكي خوا يعني احتماله كلتور وعادتك هبي بياوان بو خوا هل بجارت بي او مصلحتي وانتي ده هيا نبو بشكي ديش كومالقه وكي آفرات ياجي وكي منال هن فقهاء جوين لقوري فهمي خوي بشري قسكي دكن بشقرتي او كلتورة وعادتك نمونة تقول كان نمونة كي بيجي نمونة كلتور وثقافتك عرب هبو درباسي قالك كوملقهن جواكي مسلمان جي درباس بو من ضمني وي كوملقه كردستان قيمته قدرك تايبت بو بياو هبو بياو ليد هذا ما يذكرن بهترج آفرت اگر من بولو بصادي بيجم باش قرآني بيروس حديث بيخنبر عليه الصلاة والسلام دين إسلام هات كرامتي آفرت وبياو وكي هفلي ما يذكر ده عبادات ده ثواب ده جنه ده هر آفرت وبياو يكن فرقي وجوازيدنا بين وادنين إلا اللهم مسألة يعني طبيعتي إنسان فيزيولوجي خواي قوراء إنسان بشكلك خلقان دي آفرت بشكلك أو موببتك جداية بس وكي كرامة وكي قيمة وكي قدر وكي أمر إسلام وكي خير وجنه فرق وجوازيدنا بين آفرت وبياو دنينا تشتكي تاني دين إسلام هاتية مير بياو خستية بين خزمتي آفرده كاتي آية القرآن بيروز دبيجي الرجال قوامون على النساء بياو خزمت كارو بربرسي آفرته هن فوقها إمهاتن أو آية بشويكي شروفكرن شرحي كرن خزمتي أو كلتوري قديم جو آفرت درجي دوام دانا ديار كرن بداخوا قوام يعني وين تفسير كركة قوام كقوامات مكانتي وينا بيهترج مكانتي آفرت بو بيبي بشتيفانج أو كلتور أو عادتي قوم متوانم بيجن كلتور وعادتك ذكوري جرتي قوتن بياوانا يعني بو خاطري قيمتي آفرت بدي ديار كرن أو وكي نمونك زور نمونة دي هيا دين الإسلام ده بشجرتي جيرنينا من نمونة قالك عادتي زواجي هيا عادته كلتورا بو خاطري دين الإسلام وقرآن وقسنة بشتفان جيرنينا ينجي احتمالا جار هيا الدين القرآن وكي قرآن والسنة بطرفة بلاية نباش نخرب بحسي دكي نمون زور تشتي هيا إسلام مثلا موضوع زواج بو خاطرين مهرة كرن ولو طقوسي لي هاتية كرن أجرت نتشي ممكن نمونا باعتبار سيداي جاسم الفيدريا وسيداي منها النافي بكارتين أجر من نتشم جم سيداي جاسم من البردستي سيداي جاسم منو أو آفرتن ندانيشن وإثباتي ولا يخش إسلام رنكن وما إعلاني إسلام وتوبي خبو إسلام نكن مهري ماد لقوري كومالقه بطالة تهبلو أما كلتورة وكلتورة بقول قوري ديني إسلاما دو شاهد بلازمن
بياو آفرت ينجي وكيلي آفرت الجوري خلافي مذاهبه بيجي من قبولي كر زواج بكم اللي قالت الجوري ديني إسلام أو جي بيجي من قبول كر مهري تا يك تلفون يعني يك بيس مسقال مثقال نوزدا مسقال وكي كلتوري كردستان دو شهد قدار بكن تواوا لدو كلتور دا نابي شما نابيش برقو جار هيا برجواندية هين كاساتي ده هيا كاتي وقت يقول من بوخلك بيجم بيويست ناكي هرم وكي نمونة داخوازة اللي من سيداي جاسم وك نمونة يعني قوري منا اگر من بيجم بي هري جم سيداي جاسم جبرقو سيداي جاسم ينجي مرشد خدان برجواندية صد ديناركت ده هيا صد دولاركت ده هيا هنا كلتوري واقع ينجي مثلا وك نمونة هن كلتوري مسائل الجنازة ده هيا هن كلتوري ناشفاك ده هيا قال لك توزبوسش كو بيوندي بهمو سوزانم همو معناه هي يعني ببي عيني بيروزي إسلام ملا لو بروسيا تدوري نينا تقيمتي خوش نينا تيشي خوش ملا كلتورة كاتو تناو بروسي مارا كردنوا بس أجر سيدا لي قبول كابورا مقاطعة بو بابتك كوملك أساسي فقهي هي هندي جار هي خلق نازاني باشا تخوا بقى أو بو خلق رون كمو كا دكتور باسي واكات كا إما لورزي كمي شاوتمان ئەم بەرنامەیە تەنها بۆ موسڵمانەکان نییە دکتۆر ئەم بەرنامەیە تەنها بۆ نوێشکەرەکان نییە نوێژخوێنەکان نییە ئەم بەرنامەیە تەنها بۆ ڕۆژوان نییە ئەم بەرنامەیە قسەیەکم کرد ئەگەر زیاڕۆی نەبێ بۆ ئەو کەسانشە کە هەموو شەوێ لە مەیخانەکانن بەڵام ڕەمەزانان ئەگەڕێنەوە بۆ ماڵەوە چوار مشقی دانیشتە سەیرمانەکەن بۆ ئەو کەسانەیە کە نوێژ ناکەن بۆ کەسانەیە کە موسڵمانیش نین بەڕاستی بۆیە ئەمێ تەوزیحێک بم کە دکتۆر باسی ئارائی فوقاهاکەن بابەتەکە ئەوەیە کە قورآن هەیە حەدیسەکانی پێغەمبەر هەیە صلی الله علیه وسلم زاناکانی شەیە کە هاتوون شیکردنەوەیان بۆ ئەم دووشتە کردووە هەمیشە گرێوگۆڵمان ئێمە ئەلێرا هەیە وەنیە هەمیشە گرێوگۆڵەکە لێ هەیە ئەگەر نا حدمان هەیە باسی قورآانی پیرۆزکەین نە حەدیشمان هەیە باسی حەدیسەکانی پێغەمبەرکەین نقطەیشی ئیضافە بکەم نەگو حەدی مەنینە مە ئیمان دارنجی گو هەر قورآن و هەر سنت هەر تشتی چاک و باش بۆ مرۆڤ ئانیە مەیدان یەقینمان هەیە یەقینمان باشە ئەوەی کە قسەمان هەیە لەسەری خاڵی سێهەمە کە فوقەها واتە ئەو زانایانەی کە هاتوون شیکردنەوەیان بۆ ئەمە کردووە ئەم شەو بۆمان دەرکەوە بەڕێزان فەرمویان مامۆسای ئاینی کلتورەکە هاتۆتە ناو پرۆسەی هاوسەرگیریە و ئەبێ هەبێت و با تۆزێک قسەشی تێ بکەین 50,000ەکە خەیتە ناو ئەوە ڕەنگە لەبەر ئەو بەرژەوەندیە مامۆسایان ئەوە نەکەن بەڵام خۆگەر مامۆسایەکی ئاینی هاتوو چوار قسەی خێری تیا کرد چی لەوە باشتر بەس یەک تەوزیحی بچووک ببورن ئەگەر بە مقاتعی لە کاتی دکتۆری حساب مەکە جان ئەمە ئیسە لێرە ئەم مەجلیسەمانەیە قساکەین ئەم چوار کەسە قساکە بەڵام لە پشتی ئەم بابەتەوە کەسانێکی شارەزا هاتوون دیکۆریان ڕێخستووە بابەتیان کردو ئەگەر لەو بابەوە بێ کەسێک هیچ لە مەوزوعی دین نەزانێ بترسێ بڵێن مەبادا لە ناو مەجلیسەکەمانە با هەڵا شێوازی ئیجاب و قبول و مارە بڕین و شتەکە بکەین یان نەزانێ ئەوەی کە جەنابی دکتۆر فەرمووی بڵێ با مامۆسای بێت چاوی لێ بێ بۆی بە غەڵەت نەیکەن کارەکە با محەمەی خانی بێ نابێ زۆر ئەسڵەن پێویست ناکە هەر گەنجێک بەس ڕوکنەکانی ترێ بۆ دۆست بۆ گەنجێک بەس ڕوکنەکان و شێوازی مارەبرنەکە بزانێ هیچ پێویست ناکە مامۆسای ڕەحمەتی خوا لێ بێ ئادی ئێستا بۆم شەرحکە چیەوێ مەسەلەن ئەمە کوچێکە ئەلەویە ئەچن لە محکەمە مارەبڕینەکەن و دێنەوە پێویست ناکە بەڵام لە کۆمەلگای ئەمە ئیلا ئەبێ دوای ئەوە بیبن لای مەلایەکی ژمارەی ببڕن هیچ پێویست باشە گریمان 1400 ساڵ پێش ئێستا محکەمە نەبووە بەڵێ کوڕکچێکیانوێ ماری یەکتری بن پرۆسەکە چۆن عادی پێم بڵێ وەلی کچەکە ئەگەر کچ بوو زەواجی نەکرد بوو پێشتر کچ بوو وەلیەکەی لەگەڵ دوو شاهیدا ئەوش لە وەلی شاخلافێ لە بینی ئەحناف و ئەوان وەلی لەگەڵ دوو شاهیدا دێت وەلیەکە بە مێردەکە ئەڵێ من ئەوە کچەکەی ئەو کچەم کردە هاوسەری تۆ بە شایەتی ئەو دوو شایەتە لەسەر ئەگەر مارەی ناو بووە یانەبە دوای مارەیەکە بابەتی کرا ئەوش ئەڵەوە قبوڵم کرد و کۆتایی پێات و بووە ژنی و حەڵاڵێتی و تاو ئێستا کولتوری مەدا ئەوە هیچ قبولکردن یعنی لە دینە هەرەوەی کولتوردا ئەو کولتوری گۆشت و مەڕاست هەر ئەوەیە کە دکتۆر سەدا ئەوە قسەی گونها مامۆستا کچەکە وەلی ئەمری کچەکە و وەلی ئەمری جهی خلافە
ولي يعني أمر هذا خلافي أي كان. شيء. ولي امر دهن مذاهب هذا جهه خلافه لبرانية علماء جمهوري علماء ولي اجبار دكن ضروريه جوها به لاعتبار بك جو ولي امرها لازمه لقل او بياوي قوم بيجن زافا ددو شاهده دو قصي خير بيجن او ايجاب وقبول جو ما جرى دوشاتەکەی هەر لایەک بێکێشەنیە هیچ لە هەر لایەکەوە كشينينا مهري الجوري شريعه اسلام درست به ايا افناتي قبول كرن نانا قبول كرن ايروت كومال دەبڕۆی کولتور وای کردووە كولتور واي كريا هنشك باشە شمايل ومراسيمي باشە هيا دکتۆر یەمەلاو ئاوا مەکە خۆشە. هەستەکەم بەزەی پیاتایەتەوە ئێمالم کردی باشە افان نمونك چێ كاك حەدیە تۆ ئێمالکە افان نمونه باشە تخوا بایەشتی تریشم بیر نەچێتەوە دکتۆر هەڵبەتە هەتا ئێستا ڕەنگە ئەم شتە خۆشبەختانە کەم بوو بێتەوە بەڵام ئێمە لێرە ئەمانەیە بە دیوێکە ئاینی پیرۆزی ئیسلام دیوە جوانە پاکە خاوێنەکەی پیشان بینەوە ئەگەر لە شوێنێکی شاخوا نەخواستە دەستکاریە کراوە یان کللتور بە جۆرێک لە جۆرەکان ڕەشێکی یا پەڵەیەکی خستۆتە سەر ئێمە ئەو پەڵەیە پاکەینەوە و خزمەکاری بین مۆزۆئی بۆیە ناڵێم سونەتکردن چکە ڕەنگە سونەت نەبێ ئەمێ بۆم پشتڕاستکەیتەوە مۆزۆئی خەتەنەکردنی ئافرەتان کە هەتا ئێساش ڕەنگە لە هەندێک گوندەکانە وجودی ما بێ و بەدین پەردەیەکیان نابێ بەم قەزەیە بەم بابەسە شتی وا هەیە ئەوە بابەتەکە بابەتی زەواجی کەچی بچووکە تەمەن بچووک ئەوە چەند بابەتی هەنە ینی بەداخەوە بووە کولتورە یانژی کولتور بوو زەمانەکی او كلتورات وقتك دا يعني تي حديثي بيخنبر عليه الصلاه والسلام بو اجبار كرني يام بدي ديار كرن او تشتكي باشا واجبه هاي بياو حديثي بيخنبر عليه الصلاه والسلام بهنا دا بيخنبر عليه الصلاه والسلام دا ديار كرن و افناجي فترتي مروفي ايمان داره بس يا افرت تشتكي نيه خلا علماء مهاتنا كتنا في خلافك إذا قسمك اعتبار ديك مكرمية قيمتك بو آفرات وقسمك علماء بيجي أواز زررك بو آفرات تكرن يعني نابي أم دستكاري لوي مسألة بك جبرقو قاعدة فقهية لا ضرر ولا ضرار اللي بداخل وجار هيا جبرقو كلتورة وكلتور بردوامة وخلقي هيا بيشتفاني جردك قلك جارة هيا ما مصطي آينية ناتوانيك قصة بيجي بنابري أو نقطة بيسك ناندن ينجي أجر من حد مني اگر بوي جارنا قصداني من برنجكي النجوان بيكرن مقامي بيخنبر عليه الصلاه والسلام مقامك عاليه يعني لكن جار هيا بيخنبر عليه الصلاه والسلام جبر خاطري كلتوري قول ميدان يعني جبر خاطري رد فعلي الميدان هيا بيخنبر عليه الصلاه والسلام داخوازي خو بيكنا انيا وكنمونا بيخنبر عليه الصلاه والسلام بو عائشه بيجد يا عائشه لولا ان قومك حديث عهد بالاسلام لهدمت الكعبه واعدتها على قواعد ابراهيم كعبي مشرف او امر المكاي مكرمه للسعوديه او نلقوري او كعبي حضرت ابراهيم افاكري نلقوري او سينوري او حجري اسماعيل خارج كعبه يعني فبيخنبر عليه الصلاه والسلام بو عائشه بيجد يا عائشه ما ترسي من قومي تازنود اسلام بنا تي نجهن تصرفي من قبولي نكن رد فعلك بوارد درس بي اجر نوابه والله مني او كعبات لا دابا دابا عردي وجارك دي تازه مني درس كربلقوري او قواعدي جو حضرت ابراهيم افاكريا نموني او من بحثي زواجي افرتي كشي بشوكريا كلتورك بود زماني عرب ده هاتوا علماء ما جوا بيشتفاني او تصرفا بكن يعني بيخنبر عليه الصلاه والسلام اجر الجوري هن خلاف فقهاء زواجي والقل دايكي مع عائشه تبلغوا بابتكي يعني خلافيه جدليه هن قسمك علماء دايكي عائشه اعتبار ذكر او كاتحج ده صالبوجي بغض النظر وقول بيجن بيقول او مسلي عمر ما يزبكم فقهاء ما هاتش بو خاطري بيشتفان بن جيره ينجي احتمال بو خاطري بردوان بن جيره اقوالي فقهي جيره درخستنا وحتى امروجي مدبينن افرتي مسلمان كجي مسلمان ازيات الواتيكرين شكايات الواتيكرين بو بن او زحمتي هذا وفقهاء مد بن بيشتفان جيره حتى اساج من بيش دمان بيش سهر لو شوينا لستوديوكي خوم برنامج لسر وبابته كر كبرلماني العراق سرباري اوهم ومشاكل جوريه ئەو بابەتەی هەڵا بۆ بەڕاستی مۆزۆی سونەتکردنی ژنان هیچ بنەمایەکی حديثك بيخنبر عليه الصلاة والسلام صحيح ثابت نية قوبيجي قرق آفرتي مسلمان بس خيطان كرن يان سنة كرن هيش آياتي قرآن بيروز نينا قوبيجي آفرتي مسلمان قرق بس سنة كرن لي حديثي بيخنبر عليه الصلاة والسلام هي ثابتة واضحة قرق بياوي مسلمان بس سنة كرن أما بو آفرت نية لكن هن تصرفاتي قول جواكي مسلمان هاتنا كرن كاتي بيخنبر ده عليه الصلاة والسلام منو مونا
پیغمبر علیه الصلاة والسلام لقای ئافرەتێکی بووە گوتیە چ ئیشی دکێ گۆڵە من ئیشی سنەتکردنی ئافرەت دکم گوتیە شیاری خۆبە ینی پێغمبەر نەگوتیە نەگوتیە نا یعنی عادات شتێکی عادەت عادەتێکی کللتورەکە پێغمبەر گوتیە شیاری خۆبە زۆر تعدە نەدە خەڵک ینی قسمك علماء هاتية أو قصي بيخنبر كرنا مال إثبات دليل أنه أوايا دين إسلام بيشنفانا جيرة لكن حقا جيرنينا دەستخۆش بۆ ئەم بەردامەیەش تخوا جاری پێشوو تۆ زەهین بووی هەمووکو مسلمان هەمووکو کوڕەمەلایەکیش تێکەڵی زانستەکەمان بکە و هێدی بناوی مسلمان بناوی کوڕی مەڵات وی دەرباسی ناوی بابەتی مەدکەیان بەڵێ والله حەزەکەم من ئەو دوو پیاوە بەڕێزە ئێوە گەورەی فقه و علومی دینی زۆر شارەزاین و زۆریش بە جوانی بە دوو ڕوانگەری بڕێکات باسیەکەن من ئیجازە بدەی هەر بابەتە زانستیەکە کە خونساز و غەڵەت بێ هەر لەسەر خۆمە لەسەر دین نییە چونی یەکێ لە کێشەکانیشمانەوەسە علمیش ئەدینێنین ئەگەر بەگوێ علم نەکرد کافریش بووی نۆڵە با قسەکانی من بەگوێ بکە یا بەگوێ حەزم لە نمونێ ئێستا مامۆسایان کە نمونە هێننەوە بۆ منیش خۆشە بۆ بینەریش خۆشە حەزەکەم کاڵێمەکو کوڕەمەلایەک تۆش هەندێک نمونەمان پێ بڵێ کە دینی و کللتور من وە نمونەیەژمی ئیسا من و تۆ من خێزانگیریم کردووە ئەگەر مردمی جوان ڕۆزە ماوە نەکەمیان نەدیایە ئەگەر چوار پیا و چاویتەوەنەوەی ئەم ژن بەخواست و برای ژنەکەم چی پێ بکردی خۆ بمی کوشتای هەڕی کوێم کرایەوە سەر ئەو دەستی بردەوە بۆ خۆشکم وانە باش مناڵەکەم ئیساتە کەوتگە سەبەری ئەم شاڵاوی کولتوریە ئەگەر بێژێ باوکم دایک میمارە نەوڕیەوە بێژێ خۆمە کوژم من وە لە دووزنام ڕی کوێ بکەم وسەر بۆ باوەڕ نەکەین ڕوانینی کۆمەلگا قودرەتی هەیە هێزی هەیە هێزێکە ئەتوانێت حاکمێک داگرێ بێرێتی خوار ئەتوانێت کەسێک لەم خوارەوە بووە بیکا بە حاکم هێمە باوەڕ بکەین کۆمەلگە بەڕاست یا بەدرۆ هێزێکی ئەرێنی واتیا ئەو هێزە ئەگەر درا بە کەسێک مەشروعیەت یێداتێ ئەگەر لێی سنراوە مەشروعیەتی لێسێنێتەوە و کەسەکان وا بە دوای قودرەتە ئەگەڕێن بە دوای هێزە ئەگەڕێن ئەبێ ئەو خەڵکە متمانیان پێ بدا بە گوێیان بکە باشە بەس بۆ ڕاکێشاندنی ڕەئی ئەو خەڵکە و بە هاوڕێکردنی خۆیان ئەگەڕێن بزان ئەم خەڵکە لە چیا سەر لەبەرن هێمە یەک قەوسی بچووک بە بەبرای خۆ دکتۆر لە دەرەوەی خۆ ئەم خەڵک کۆکردنەوەی لە کللتورەکانی ڕۆژاوان نییە من ناتوانم لێرە داتایەکەم دانێ بڵێم وڵا ئێمە سەرکەوتوترین یا ئەوان یا ئێمە ڕازگوتترین باشە لە ڕۆژاوا ئیساتە ڕۆژاوای زەوی ئەڵێ با تێکەڵی ڕۆژاوای نە ڕۆژاوای زەوی بەڵێ بەڵێ یارمەتی دام تو با تێکەڵی باشین ڕۆژاوای ڕۆژاوای کوردستان ناڵێ ڕۆژاوای زەوی تۆ بزانی قدرەت وا لە چییە ئەگەر وا لە پارە کاورا چوە بە دوایە وا لە ناوبانگە ئەچوە بە دوایە لە مێژووی مرۆڤایەتیە قدرەت و هێز لە دوای خورافات کاتێ دین دەستی پێکرد چوە ناوی دین بۆیە حاکمەکانیش پێویستیان بە دەستگای کلێسا بوو بە دەستگای ڕۆحانیت بوو تا هێز بدا بەمان یەکەم شتێکەوت ئەو حاکمەکە بۆ نمونە لە مەسیحیەتە لە ناوی وایکینکە ئەیان و خوا ئەمەی هەڵبژاردووە بۆیە سەر لەبەری بن وەختەی بڕۆن خۆتان بدەنە کوشت حکمیەمە بۆ حکمی خوا لە ناوی حکوومەتەکانیشە حتا ئێمە هەمانە مەشروعێتیان ئەو نەدا بە سولتان وتیانە سولتان سێبەری خواست لە ڕووی زەویە بۆیە هەمیشە و کەسانەوە گەرەکیان و باڵا بن ئەبوایە هێز لە کوێ و بیان هەوردایەت لای خۆیان و لە دوای دین هێزوا لە سونەتە وا لە کولتورە وا لە ڕێوڕسمە ئێستا ئەگەر لە ڕۆژاوا دین لە دوای شەڕی سەلیبیەکان و لە دوای ئەوە دین لەوێنە بە سکولاریزم چوەلاوە نەماوە هێز چوەسە زانست چوەسە دەنگ چۆن دەنگێ و خەڵکە کۆکەیت و ئەوەی کە گەرەکێ بێتە سەر کۆمارێ بە فێڵە بە زانستە بە علمە بەرچێ بێ و دەنگە کۆکاتۆ تا مەشروعێت بدا بەخۆی بۆیە هەر لە کۆن و مەشروعیت ئەدریا بە چتێ هێزیەگرت یەکێ لەو چتانەیە ئەو خەڵکە لە ناوی مردمێکی دیندیرەدارە ئێشیان پێکرد کولتورەکە و سەقافەت و سنەتی کولتوری بوو بۆیە هەوڵیانەدا هەر وەکو دین کە دین ئامە تایبەتمەندیەکان وەکو مامۆساوتی وەحیە یعنی ئیتر تۆ ڕێ نییە بێژی نهاتووە هاتووە وەحیە ئەگەر دیندار بێ ئەگەر دیندار نەبی ئەدەی دەژێری دین حەقی خواست تۆیتر ناتوانیم لە جەڕەتێکی حەقی خوا بکەیت دین ئوسولێکی سابتیە گۆڕانکاریتیان نییە دین بابەتێکی ئەخلاقی و ئاعتقادیەت و ئەگەر بەگوێینەکەی خەتەرە ئاعتقادات و ئەخلاقی ژێر پێ بووێت بۆیە هەمووی ئەمانەوە لێکات تۆ چاوگە بەستە بێژی سەمیعنا و ئەتەعنا دەی چ خۆشە من بە کولتوری ژەمە بکەم بە تۆ دڵم هاپیەوە ژن خەتەنە بکەم
بێژم ئەمرە و تۆ سەر لەبەر بووی دڵم ها پێوە بۆ نمونە خەباتێکی ئاوا بکەم بێژم ماڵەکەتان بێرن چوون کاری ئەمری قدرەت ئەوەیە کە تۆ بخاتە بەردەستی خۆی بە قدرەتی ئەو ئیش بکەی بە فکری ئەو ئیش بکەی بە هەڵبژاردەی ئەو بڕۆی هەم جەستە هەم فکر تابعی ئەو بێت وەختێ جەستە و فکری تو بوو بە تابعی ئەو ئیتر هێزی زۆرە بێت جا ئەمە لەکوێوە دەست پێکات لە چتە بچووکەکانی کولتورە وەختێ دین دەسی پێ نەکرێ ئەوە ئێمەم چوار برا براین من براتانم مردوم هاینە شاخێکەوە هاینەوە من مردوم چیم پێکەن هەنۆز نەدین هەیە نەقابل و هابیل بوون تۆ لێیان فێربی من مردوم چیم پێکەن خۆشما برا بچووکەکەتانم ئەو نە منتان خۆشەوێ نازان چیم پێکەن ئەوە مردوم دینیشی چینەوتو هەڵمەرن نامنە نەقاک مەمنە نەخاک دوای بینێ کرم تێمەدا بۆکەم ئیزعاشتانەکەم لە ئەشکەوتەکەتان کەمە دەر ئەشێ حەلێ بدۆزنەوە بۆ لە ملکردنەوەی من کە خۆشەویستەکەتانم کاڵتیەکان ئەیکوژن و ئەیکەنە چێشت و دوای مردن نایکوژن ئەیکەنە چێشت وێژن ڕۆحی ئەمە ئەشێ لە قەبیلەکەمان نەچواتە دەر چوون بووە بەڕێوڕەسم خواردنی گۆشتی مردوەکان بە شانازیوە کە نێژن ناڵێن ڕۆحی پەرتەوازە بێت تێری نیوە ناوی قەبیلەکە ئەمە ئەگەر ڕێو ڕسمی بۆ دروستنەکەی کێ قیزی تێتەوە بیخوا کێ ڕۆحیە ئەوەیە هەر لە تیکا کێ بێتە مەتعەمچی حاکمی تایفەکە کە بە هێزی ئەم تایفەتێکی و هێزەکان ناشەڕەکە بە دروستکردنی ئەم ڕێو ڕسمە خواردنی گۆشتی مردوەکەی کردوسە خەڵاتێک ئەو خەڵکە بە سنەتێک لێ کۆبنەوە ئەی هەندێ سوورەکان چیەکەن مردوەکەیان مردێژن ڕۆحی تایفەکەمان نەواف چواتە ناوی خۆڵۆ بیگەڕێنەوە بۆ ئاسمان یەکێک لەت یەکا و ئەیداتە هەڵۆکان بە ئاسمان و هەڵێکان لە فیلمی منوتوار شاید بینی بێتتان وەختێ بوو بە کولتور و بوو بە سەقافەت خەڵکەکە وەختێ ئەیکەن بە ئەمری سەرۆکی قەبیلەکەیکەن ئتاعەتی چیەکەن و خۆشحاڵی چن کە خەریکن ئتاعەتیەکەن سەرۆک حزبێکی شەرواکەوە پێشمەرگەکانی بۆیە بۆ ئەوە هێز بێتە لای دەسەڵات شتێک ئەبێ مەشروعەتی پێبا یا بە دینە یا بە کولتورە یا بە هێزی نیشتمانیە یا بە ڕێوڕسمە یا بە فەرهەنگە ئەمە ئەکەن لە علمی چاواسە علم زانستێکە کەوێتە بەردەست من ئەوەکان بێژم هەندێکان ئەی سووتێننی هەمەی مسلمانیش ئەینەی نەقۆرێژن با ڕۆحی پاکی بچاتەوە بۆ باشت بە گشتمان ڕێوڕستی میکەمان بۆی دۆزیەسەوە دەی باشە مردوو ناینی عەرەبستان و بینیوە من بینیومە قەور لاکەنەکەن مردووەکەی تێخەن و خشتی ئەسیدیە نەبەری بۆ زوو دوای بێوان بیستوە ئێمە ئەزانی چیەکەین مەسیحەکانی خەنە تابوتێکەوە ئایا هەمووی ئەمانە کە بوون بە کولتور دینن وەکو مامۆساوتی فقها لەو جێگا کە دین کە ئەمرێکی وەکو بێژین فەلسەفی متافیزیکیە فەلسەفەی ئەخلاق یەژێ چی خاسە و چی خراوە هەرگیز نایە کاری ئەخلاقی بکە ئەخلاقی کاربردی پراکتیکی تێت لەسەر چی ئەخلاقیە و چی نائەخلاقیە کامە سایقی ئەخلاقیە و کامە سایقی نائەخلاقیە قسەکە دین لەو بانەوە قسەکە مردمیشە مردویان مردووە ئەبێ لە ناوێم کاڵتیێلا چۆن مردوێنێتە قەور دەسێ مەلا لەم بینەها بوون دەسێ عالم بن دەسێ فەقی بن کە ئەم فکرە کە نەزەرە بۆ بێتە عمل ڕێو ڕسمێکی پێخاسکەن تێکڵاوی عقلەکەن تێکڵاوی علمیەکەن تێکڵاوی سەقافەتی مردمەکەیکەن شتێکی لێ خاسەکەن کێشەکە ئەمە نیە ئەم خاسکردنە کێشەکە وەختێکە ئەم شتە خاسکرێەوە بە دینی بزانی نێژی بۆ واسە نێژی ئەمە غەڵەتە نێژی ناتوانین چاکی بکەین ئیتر ئەمەوەکو موزەخانەیە تۆ گیر بدا ئەبێ هەر بەم دەقە بژیت من بابەتی دین ناژم بابەتی ئەم ناوەڕاستە کە فقی ئەگەر فقی مەقاصد لە رانان نێت شتەکان بە ڕۆژکاتەوە خەڵکوازی لێتێرن من ئیتر بە گوێدرێژ ناڕۆم بە تەشت مەلە ناکەم بە مەنجەڵە ناخۆم ئەی چۆن ئەی شەرعێنی بۆم دەورە مێژە دینە بێژە ئەمە تێگەیشتنێکە لە دین ڕێگە بووە تێگەیشتنەکانی تریش قسە بکەن تا دووبەرەکی نەکەوێتەوە سێبەرەکی نەکەوێتەوە پەلاماری یەکداین نەکەوێت بە جیاوازیەکان بە دوو ڕێی جیاواز سێ ڕێی جیاواز چوار ڕێی جیاواز وەکو هەگلێژێت تزێکمان هەیە یەکێکیش دژی ئەو تزە قسەیەکێوێتە ئانتی تز و ئانتی تز وەختێ دایان لێکتری لەو بینات تێگەیشتنێکی تازە دروستە بێت دوو بەردە چەخمەخەی وەقەیقا بڵاچێ دروستە بێ ئەوە سنتزە هێمە بە سنتزەکان ژیانمان بردووە بەرەو پێش بە فکرە نوێەکان لە جیاوازی ڕەئیا دروستەوێ ئەگەر جیاوازی ڕەئی تێگەیشتنێکی تازەیتیانە بێت جیاوازی ڕەئی بکەیتە دین پەلاماری یەکەدەن خۆکوشتن و جەهات دەست پێکە باشخوا بە ئەم تۆزە زۆر گرنگە ئەگەر جیاوازی ڕەئی بە شتێکی سروشتی بزانین جیاتی پەلاماری یەکترداین و کوشتن دروست بکات شێوە تازەکان دەست پێکات فکرە تازەکان دەست پێکات بەرهەمە تازەکان کە هەمووی پێشکەوتنی ژیانی مرۆڤ لەمە دروست بووە ئەمیشە چۆنە بێژ ئەمە سنەتە ئەمە دین نییە ئەمە عرفە ئەمە دین نییە
ئەمە ئەخلاقی گەڕەکیە ئەمە ئەخلاقی جیهانی نییە ئەنا تۆ ئەخلاقی گەڕەکی بکەیتە ئەخلاقی جیهانی هەموو دنیا وحشنە بێ هەمویان بکوشی لە خزمەت لەمنەوە باشە ئێمە باسی ئەو کللتورانە بکەین کە بەرجی دینی کراوە بەبەراو و ئەرچی بۆ دروست کردوین ئێستا من زۆرم پێخۆش بوو مامەسایان لەسەر مۆزۆعی مارەکردن قسەیان کرد مۆزۆعی سونەت با بڵێن خەتەنەکردنی ژنان قسەیان کرد با لە ڕێوڕسمەکانی شا قسە بکەین ئێستا مەسەن ڕێوڕسمی ئاینی با بڵێن پرسە تۆ باسی مردوت کرد ئەسڵ و فەسلی پرسە لە ڕوو ئاینیەکەیەوە چییە زۆر کورت پێم بڵێ با بۆ چوونی خەزنەی ژۆرگرم طبعا لە دینە لە سەدەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەر بێ عادەت و کللتوری کۆمەلگا بەو جۆرە بووە خەڵک لەسەر قەبران سەرخۆشیان کرۆ و دوای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێتی تا 3 ڕۆژی تر کەسێ بینی سەرخۆشی لێ بکە عادەت نەبووە خەڵکی مەدینەی شەونە زۆر نەبووە بەو قەرەباڵغیە بەڵام کاتێکە کەمە خەڵک زیادی کرد لە مەدینە و لە شارەکان خەڵک بڵاوی پێکرد مەسەلەن شارێکی وەکو هەولێر خەڵک کەسێکی لێمرێ لەوە چی هەموو خەڵکە و کەسێک کە تۆ ناسی لەوە چ تۆ هەزاران کەس بتناسی هەموو کەس لەو کاتەیە نەتوانێت ئامادە بێت لەسەر قەبر و بێسەرە خۆشی لە تۆ بکە و لە دوای ئەوە 3 ڕۆژەکە تۆ ئەبێ شوێنێک هەبێت لە ماڵدانیشی خەڵک تێ سەرخۆشیت لێکە جاری وایە مەسەلەن بۆ منە و یەک جار 50 نەفەر دێتە ملتە 50 نەفەر لە ماڵتا جێی نابێتەوە تۆ ژووری میوانەکەت و بێجگەوە بەشی ژندانراوە مەجبورە ئەبێ ماڵێکی تری بۆ چۆڵ بکرێ و یعنی ئەمە هەندێک جار کللتور دین لەم دیدانەوە دروست بابەتەکە دین مەجای ئەداتێ کللتور و کۆمەلگای ئێمە لە شارێکی وەکو هەولێرە پرسەکردن و سەرخۆشیکردن ئەگەر لە ڕۆژێکە بە یەک جار 50 نەفەر بچێتە ملزەلامە ماڵەکەی جێی نایەتەوە ئەبێ بڕێ لە میوانەکانەوە پێوە بێسن بۆیە ناچارە بێڵێ کاگەیان باش شتێک بکەین میوانەکانمان چی بکەین با لە ناو کۆڵانەکە چادرێک هەڵدەین کاتێک چادرە هەڵدەن دەی کۆڵانە گیرێ دەی ماڵانە گیرێ دەی کەمەکەمە خەڵ ڕێکەکە قاعەیە دروست کا خەڵکات و چۆی بکە ئەم بابەتانە بابەتێکی کللتوری باش آخر ئێمە ڕێ لێ ناگرێت باش ئەزانم دین ڕێ لێ ناگرێت ئەی دین قسەی نییە لەسەرەوەی کە ئەمە ئەرکە چوزانم ئەرک چۆنە ئێمە ئەگەر کەسێکی لێ بمرێ ئێمە نازانم هەر کەسێک خی گەورم مێرەبان تاقیتان نکاتەوە بەڵام ئەمە تاقیبوونێتەوە کە سوودۆس و خۆشەویستمان لێ مردووە ئەگەر بێت و کەسانێک سەرخۆشیت لێنەکەن و بمرێت و ئەهمالت بکرێ و پشتگوێ بخری لەوانەیە من پیاوم بچمە دەرەوە چێژنێک لە ماڵە تووشی نەخۆشی نەفسی بێ لەم حاڵەتە چکە موسیبەتێک ڕووی لێ کردو پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم خوای لەسەر دڵنەوایی کردووە فەرمێ دایک عایشە فەرمێ كان إذا مات لها ميت اجتمع حولها النساء مردوویەکیان مرداژن لە دەوری کۆ بوونە و سەرخۆشیان لێ کرد و دڵنەواییانە کرد ئەم دڵنەواییکردنە سونەتێکی ئیسلامیە بەڵام کللتوری کۆمەلگایە بۆ کۆمەلگایە گۆڕە لە سەدەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کللتوریان بەو شێوازە بووە کەوا سەرخۆشیان لەسەر قبر لێ کردو و دوای 3 ڕۆژ ئەگەر کەسەکەیان لە بازار لە شوێنێک هەبینێ سەرخۆشیان لێ کردو بەڵام ئیزەکە کۆمەلگا قەرەباڵغیەکی تیا دروست بووە ئەم قەرەباڵغیە وا ئەکات کە پێویست ئەگەڕێ خەڵک بیر لە دەرچەیەک بکاتەوە کاتێک کە خەڵک بە ملیار دێت بە یەک جار 50 100 نەفەر دێتە ملیار چی بکەن تۆڵێکی دکتۆر قسەی سێدای جاسم دروستە تە پرزگرێکی دووردەنینە پرزگرێکی کوێدە هەیە پرزگرێک دهن تشتادە هەیە گۆ کللتورن یانجی فایدەی هین کەسا جیهات ناتێدە هەیە نازانم کینە قالبێکی پەردەکی شاكيتك إسلامي ليدكن ودرباس دكن يعني أمر موضوع لا موضوعي ولا أو تاني ولا برا سيرو جاداني شيء تبلو جو خلاف فقهاء هيا رونشتني بو تعزية هنقص علماء بيجي نابي بدعية جي قسمك علماء واد بيجي لي جيزي دتر كلتورك درباسي باري إنسان جران كي نازل مستال هرمي كردستان شاوا يا روج آواي كردستان كاتكي أو نقطة هبو سيرو جا أهل ميتي أهل مردو هالروج مجبور بون خوارن يجي درست بكن تفلو كلتورك واتنك يجي خلقي شرمية ديك تفلو قو دين إسلام عكسه ويا بيغمبر عليه الصلاة والسلام كاتي قو جعفري وفاتي كريا قلت يا اصنعوا لآل جعفر طعاما فقد جاءهم ما يشغلهم ون خلق دوست هفال خوارني بو أو مالبطا درست بكن مصيبتك هاتية سريوا أو ناتوان الأمر بواجبات خزمتي مهفاني وخبكن أمره عكسي وقرق أهلي ميتي بأو واجبات راه بأمره درباسي نظام الهرمي كردستان نتشو ما شون تعزية راستي يعني بس وروج آفال هن ولاتي عربة أمره درباسي تعزية بوداني شابيجا رحمة خواي قور الليبي وداني شي حمو كساوات ميزت كيبوا وناجمة عجزة بو فاتحة نخوانت بو نقول تسرحي رحمتي الفاتحة بو ما نقول رحم الله من أعاد الفاتحة دين الإسلام حميكي بقرأ قرآني بيروس حديثي بيخنبر جياني صحابية تحموك فاتحة نابيني
فتشتن هنا بونا كلتور بنافي اسلام اللي هاتي درست كرن وعلماء ما تبرير جيدك علماء بيج فاتحه يا قراني بيروز دخويني خيري دك مردو بغض النظر جو خلاف فقهاء الاو كاكا بوش تبت يدنا اخويني يلا القراني دخويني برتبت يد ابي لهب بخويني برزغريكي هيا برزغريكي هيا شبرغو كلتورك هاتي درست كرن قالك وابي نابي زايد وتجاوز بك امر من نقطه ديجي هيا مثلا نمونه نادي سجيت يعني تاكيد دك من نازانم الهرمي كردستان شلون بسيداي جاسم تذكرين مراس الراس بك ليلهن دفرا يعني جي روج افا كاتي جو كسكي دمري مجبور دبن دشنا جم سيدا يعني يك وظيفه ملا يك ششتنا مريا تبلو جو سنتي بيخنبر عليه الصلاة والسلام ششتني مري أو كسي هري أقربائي نزيكي رفاقتي أو كسي مردوبي لواكرنا برانسيبك جيل درست كرنا نابي كس نزيكي أو بابا تاببي أو بابت نزيكي شيخة نزيكي ملايا ينزيكي فقايا قرك أو كاربكي وبيقو من شوالا قانم جيتديه جاد السيدة قربانية داوة لسر مباوكي لسر شتيكي أو شهيد كرا وخواب شهيد قبوليكا إن شاء الله يعني لسر بابتكي لم جورا بابتكي كلتوري الراس كردوتو كومولك لي هل صاون يعني كشتني حلال كرا ولا سلام بابتكي زرت اشتي وصاهية جفاكي مدد كردستان دا يعني بداخة وكلتور عادات دبي قدامك كده من إنكارناك مجي دبي قدامك كده بري 6 صال أو عدد جوان بو دبيقو بري 4 صال أو عدد مناسب بو لسيداي ما مصطيمة دكتور أحمد محمد محيدين خاني بو مثلا راسي كر إنه أو كلتورا تغيير دبي الجوري زمان الجوري مكان لوقت قلت پردکی آینده پیدا که پردکی اسلامی پیدا نما کاری بگوارد نزیکی و ببی یک هزار کسی هیا نمقتنع بقلك ما بابت كلتوري لفقير ناتواني تشتكي بك ترصاقو امويل كفر بقلبنا باش زۆر بە کورتی مردنەکەی سا مامۆستا جاسم باسی کرد بۆیە ینی ئەو بابەتانەی کە پەیوەندی ڕۆژانی بە هەمومانەوە هەیە ڕەنگە مۆزۆئی پرسە بێت بەڕاستی دیوە دروستەکەت چییە وەکو ڕەئی خۆت دیوە دروستەکە کە کەسێکە لێ مرد چی بکەیت ینی دیوە دروستەکە چیە دیو دروستەکە کە 50 کەس ئەیە بەلامل تا دەردی مامۆساوتی یعنی ژوورەکەی بۆ گەورەکە یان 50 کەسەکە تێ بگەینی بڵێ کاکە قودرەتی من ئەم شتەی تۆم نییە هەڵبەتە تۆ بتێو نەتەوێت دکتۆر کەسە نزیکەکانی خۆت هەر لە چواردە ورتن کەسە نزیکەکانی خۆت لە قەراغی لەژێر قەنەفەکەشا بخەون و دانیشن بەڵام من خەممە محەمەی خانی بێت لەکووا داینیم بەڕاستی لەکووا داینیشێنم بحكم يقول من أوروبا جيان دكم يعني كلتورك الأوروبا درست بوا بتايبت لألمانيا يعني ده كاتي تعزية ده هر كسي يقول درباس بو هر ثانية يكم درباس دبي رحم الله من أعاد الفاتحة هي فاتحة هوا وني فروج هذا كتسر ماصية يعني أو كلتورك درست بوا شيكات خواتينا مريشك نيف مريشك كي فروجك مريشك ايه نيف مريشك كي يكسرتي بو تا يعني تكاتي يعني صاحب تعزية صاحب تعزية كم بزنسك كي درست بوا يعني اللي قدر الدفاي دريه لوكالي تعزية مكيني مريشك فروتنا درست بوا الودري خداني صاحب ميتي برادة دي مجبورة أي دقة هري كاتي نيفروبي بيش نيفروبي مغربي فاتحة كنو ربع مريشك فاتحة تواو نابي بريقو فاتحة تواو بيجي نيف مريشك كي دستيتا زور كسي من دناسم جبو خاطري قو دناف جفاك دناف خلق داش بقو خلق تعييري وادك وما تنات واني بو مريدو خو خدمتك بك او چند صالات الاوروبا جيان دك بو مردو خو 4-5,000 10,000 اورو بدي قي برزقريكي هيا حسناك مردو مجبوره فقيره دك جم سيداي جاسم ديني دك شم دكتور محيدين دك بن قرض دا وري بو خدمته او كسابك تبلو قو ديني اسلامي هاتيه سفكاي راحتيكي بخي جياني خلقي دا بوما نقرسي بوما راسته هر كسكي قدمري عزيزك البر مالباطي خوا خداني قيمتك لكن ديني اسلامي هاتيه بدي ديار كرن مردن انتقال بوجيانك دي عالمك دي حياتك برزخ آية ما نزان الشكل وشمايلي وينات شاوانا إلا القوري حديث بو مدنا ديار كرن تاني ششتن وكفن ولميش كرن وتعزية سفك أف مراسيم ديننا زيادة أونا حم كلتور ئەوەی عەقڵ و مەنتیقە پێشکێت بەخوا ڕوونە کە چی بکەیت و ڕوونیشە چ کلتورێک جوانە ئیتر ئەم کلتورە جوانانەیەکی بەبەری دینایەکی بەبەری خۆتا بەخوا هەر لەویە بەڵام کاتێک کە کلتور ئەبێ بە بارگرانی بۆ دینیش و ئەبێ بە بارگرانی بۆ خودی خۆشە لێیگەڕێن خواحافیز